بەناوی خودای بەرز و بێهاوتا سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستانمان تاعەت و ڕۆژووی هەموو لایەکتان قبول بێت ئینشاءالله لەخوای گەورە دەپاڕینەوە کە تاعەت و ڕۆژوومان بکاتە هۆکاری لێخۆشبوونی گوناه و تاوانەکانمان. ئازان و خۆشەویستان قەدەرەن لەم شوێنەدا تێپەڕ بووین لەگەڵ هاوکارانم و مامۆستایەکی ئازیز و خۆشەویستمان بینی کە لە گۆڕستان بوو لەسەر یەکێک لە گۆڕەکان دانیشت بوو. ئەویش مامۆستا سۆران عەبدولکەریمە. بزانین بۆچی لێرەیە، کۆمەڵێک گفتوگۆی لەگەڵ دەکەین، کۆمەڵێک قسە و باسی لەگەڵ دەکەین سەبارەت بە ژیانی نێو گۆڕ و باسی لەگەڵ دەکەین لەبارەی مردن و هەروەها گفتوگۆ دەکەین کە بزانین موسڵمان ئیماندار بەنی ئادەم چۆن خۆی ئامادە بکات بۆ ڕۆژی دوایی بۆ نێو ژیانی نێو گۆڕەکەی، چی بکات بۆی کە ڕزگاری بە لە نێو سزای گۆڕ. پێغەمبەری عزیزمان صلی الله علیه وسلم دەفەرمێت هەر کەسێک لە سزای گۆڕ ڕزگاری بێت ئەوەی بە دوای ئەوەدا دێت هەمووی بۆی ئاسان دەبێت. ئێمەی موسڵمان چی بکەین کە هەمیشە و بەردەوام مردنمان لە یاد بێت و فەرامۆشی نەکەین. گرنگترینش دەوەیە کە موسڵمان هەمیشە و بەردەوام لە هەموو کاروبارێکی ڕۆژانەیدا لە هەموو ئەو کار و کردوانی کە ئەنجامی دەدات بیرێکی لەوە بێت کە ڕۆژێک دێت دەگاتەم شوێنەوە ژیانی کۆتایی دێت. ئێمە زیاتر لەگەڵ مامۆستا سۆراندا گفتوگۆ دەکەین و زیاتر قسە و باس و بابەتەکانمان لەگەڵ ئەودا باس دەکەین. دەچین لە لای مامۆستا سۆران و ئێوەش لەگەڵماندا بن و بۆی کە گرنگە کە هەندێک جار ئەم کاتانە و مردنمان لە یاد بێت. فەرمووی. سپاسێکی مامۆستاگیان بۆم دەرفەتە. خوا سەربەرسان کە خوا بەخێر بن سەردیەم هاتن. بینیمان لە نێو گۆڕەکاندا هاتووی ئەچویت و پێمان خۆش و بزانین کە بۆچی لێرەی هۆکار چیەوە تا چەند گرنگە موسڵمانان هەنێک جار سەردانی ئەم شوێنانە بکات. الحەمد لله وبه نستعین. واللهی من بۆ خۆم کەسم لەم گۆڕەسانە نییە وەکو خسمی نزیکم، بەڵام بە حکمی ئەوەی ماڵم نزیکە لەم قەبرستانەوە جار بەجار لە نێوان مانگی جارێکە دوو مانگ جارێک یان جاری وا هەیە مانگی دوو جار دێم سەردانی ئەم گۆڕستانەکەم. گۆڕستان بە نسبەت ئینسانی موسڵمانەوە یعنی زاخاوی ئیمانە. ئەلا فەزوروها فإنها تذكركم الآخرة. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەرەتا ئیزنی بە هیچ سەحابەیەک نەدا سەردانی گۆڕستان کەن، بەڵام دوای ئیزنیدان فەرمی بڕۆن سەردانی گۆڕستان کەن تا ئەوەی ئێوەش یادی مردن بکەنەوە و ڕۆژێک دێ ئەم خاک و نیشتیمان و سەر ئەرزە بەجێ هێڵن و تا ئەوەی بزانن مردن بە حەقیقەت چ تاڵاوێکی هەیە، چ ناڕەحەتێکی هەیە و قیامەتی خۆتان بێتەوە یادتان. گۆڕستان هەر کەسی عەقڵ و ژیری هەبێت کە دێتە ئێرە هەموو ژمارەکان لێرە سفرە بنەوە. کام ژمارە بەلای تۆ گەورەیە کە دێتە ئێرە هیچ ژمارەیەک ناخوێنێتەوە، ژمارەکان سفرە بنەوە. چەندێک خاوەن پارە و دۆلار و منسەب و سەروەت و سامان و سەیارە و ڤێلا بیت کە هاتیتە ئێرە هیچ لەگەڵ خۆتان ناهێنیت. سەبەنچی یەکێک بوو لە سەرمایەدارەکانی تورکیا، من زۆر جار باسم کردووە. ئێستاش زۆربەی ئوتێل و بانق و شوێنە تیجاریەکان هەیە بە ناوی ئەو پیاوەیە. کاتێک نەخۆش ئەکەوێ بەرەو واشنتۆن ئەیبن لەوێ ڕاوێژکارەکەی بانگە کات دوو وەسێت نامانووسێت. طبعاً سەبەنچی خاوەنی کوڕ و کچێ بووە. کوڕەکەی ئیفلیج بوو، تەنانەت نەیەتوانی لەو هەموو سیارە جوانی کە هەیەیان و سیارەی لێ بخوڕێت. کچێکی هەبوو ئیدارەت الأعمالی بوو، هەموو کارەکانی ئەو بۆی ڕایەڵا کرد. کاتی ڕاوێژکارەکەی بان کرد وتی وەسێتنامەی یەکەم کاتێک کە مردم لە کاتی شوشتنەوەمە وەسێتنامەکەم بکەنەوە، ئەمە بکەناو قاخەزێکەوە. وەسێتنامەی دووەم وتی ئەو کاتی ئەسپەردەی خاکمەکەن ئەمکەنە ناو گۆڕەوە ئەو وەسێتنامەیەشم بکەنەوە، وادارم هەردوو وەسێتنامەکەم بۆ جێبەجێ بکەن. طبعاً سەبەنچی پەیامی هەیە لەم وەسێتەیە
کاتێک وەفاتی کرد هێنایەنەوە ئەستەمبۆڵ کاتێک گەیان شۆریەوە مەوسەد نامی یەکەمیان کردەوە نووسیبووی ڕەحمەتی خواتان لێبێ لەو هەموو مڵک و ماڵی کە جێم هێشتووە بڕۆن جووتێک گۆرەیون بۆ بکڕن بیکەنە پێمەوە ئەو بۆ وەسێدنامەکەوتیان وەسێدنامێکی بەتاڵە چکە کەما بەدەئەکم تەعودون ئینسان چۆن لە دایک بۆ بەڕوت و قوتی ئاوەشە بێ بگەڕێتەوە کەواتە هیچ کەسێ دینارێ لەگەڵ خۆیان نابات کاتێک ئەسپەردەی خاکیان کرد وەسێدنامەی دووەمیان کردەوە نووسیبووی ڕەحمەتی خواتان لێبێ وەکو من نەمبر لەگەڵ خۆما جووتێک گۆرەوی لەو هەموو مڵک و ماڵی بەجێم هێشت ئێوە بیبن لەگەڵ خۆتانە وەقەدیموا لئەنفوسیکم پێشی خۆتانی خەن کەواتە هەر کەسێ ئێرە هیچ لەگەڵ خۆیان ناهێنێت ئەگەر خاوەن هەزار دەفتەر بیت خاوەن ئەم کوردستانە بی هەچی نەجمە و داڵ و ڕوتبە هەیە تۆ هەڵگری بیت کە هاتیتە ئێرە ڕوتت دەکەنەوە خۆت و عەمەل و کردەوەکانت دەمێنێتەوە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئەکثروا ذیکر هادم اللذات زۆر یادی لە ناوبەری خۆشیەکان بکەنەوە ئێرە لە ناوبەری خۆشیەکانە ئێستا من نازانم کی ناو ئەم گۆڕەیایە پیاوە یان ژن بەڵام هەموو ژمارەکان بۆ ئەم پیاوە سفر بۆتەوە حیساب بانقیەکەی کۆتایی پێ هاتووە لە دنیاە هیچی نەبردووە لەگەڵ خۆیە ئەگەر خاوەن پارە بێت ئێستا کەسێک تر ساحیبێتی خاوەن سەیارە بێ کەسێکی تر لێ خوڕێ ئێستا خانوەکەی ئەم کەسێکی تر تایە نیشتەجێیە ڕوبەما ڕەنگە خێزانەکەشی زەواجی کردبێتەوە لای کەسێکی تر بێت کەواتە ئەوەی دێ بۆ ئێرە تەنها عەمەل لەگەڵ خۆیان هێنێت ئەنتە وعەمەلوک غەیری ئەوە يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم ليرة نليقزز أي خوا نسياري لانكروزر أي خوا نفيلا نقصر نقصور لنا راتب للرتبة هجاه منصب سلطيق نايخوات شيخي بو خود شيخي ملاي بو خود ملاي بروفيسوري بو خود بروفيسوري أمانة ألقاب لدنيا يا خوشن لدنيا يا خوشة بكسي بلاي دكتور خوشة لقبي بروفيسوري بيو بيت بشيخو ملاو جاه منصبێکی بەرزی هەبێ خەڵک بانگیکە ئەم شوهرەتانە بۆ دنیا خۆشە بەڵام لێرە هەموو ڕوتبەکان لێکرێتەوە ڕاتب هیچ قیمەتێکی نامێنێت بەڕوت و ڕەجاڵی هەمومان دین بۆ ئەم شوێنە کەما بەدەئەکم تەعودون چۆن لە داوێنی دایکمان بەرەوە بووین ئاوا بەو شێوازە قونداخ ئەکرینەوە بۆ جارێکی تر خۆی پەروەردگار ژیانێکی ترمان پێ بەخشێت زۆر باش مامۆستایان ئێمە مسلمان هەمومان دەزانین دەمرین یان زۆر جار کەسێکی نزیکێکمان خۆشەویستێکمان کە وفات دەکات هەمومان دەین لەگەڵیان بۆ سەر قەبران وە تا و ساتەشی کە دەینێژین هەر ئەو چەند ساتە بیرمان لای مردنە هەر ئەو چەند ساتە بیر لەوەکەینەوە کە بەخوا ئێمەش ڕۆژێک دەگەین بەم ڕۆژێک ئێمەش دەمرین کۆتایی بە ژیانمان دێت بۆ واین ینی بۆ بە کەمترین کات بیر لە مردنەکەینەوە تا نێنە سەردانی گۆڕەکانکەین بیری لێ ناکەین هۆکار چییە؟ یەکێک لە هۆکارەکانی گومڕابوونی خەڵک بێ ئاگاییان لەم شوێنە ئەم دنیا فانیەیەکەوە ئێمە شوێنی کەوتوینە كلا إن الإنسان ليطغى أن رآه استغنى إنسان كاتي بينيتي دولة من بوا سياري جواني هي ملك مالكي زوري هي يتر بيري ليرة نامينيت نازاني أجر تو چنيا جرينج بيت والله ستدفنها هنا ليرة أكريت خاكو وستنسى ولا بيرش أكريت وكأنك لم تكن أجلي هر نبويته يستأم عزيزة ڕەنگە هەر لە بیر کرابێت و ئەژڵی ڕۆژێ لە ڕۆژان لەگەڵ کە سوکارەکەی دانی نیشتۆ ئەگەر خاوەن سیارە بوو بێت ئێستا ئەڵی ڕۆژێ لە ڕۆژان سیاری لێ خوڕیوە خاوەن خێزان و ماڵ بوو بێت ئەڵی ڕۆژێ لە ڕۆژان خاوەنی خێزان و ماڵ بووە و کە سوکارەکەشی لە بیری کردووە و ئێمە ئەوەمان لە بیر کردووە قەسەماً بالله العظیم هەچەندێ خۆشەویست بیت طبعاً جگەرگۆشە زۆر خۆشەویستە دایک زۆر خۆشەویستە باوک زۆر عەزیزە پشت و پەنا و سەنەد و قەڵایە بەڵام کە ئەمرێت ڕۆڵەکەی جگەرگۆشەکەی چەند دقەیە لەسەر گۆڕەکەی دانیشێت ئامادە نییە تا بەیانی بە دیاریەوە بێت خەڵکی تر ئەڕاتەوە ناو ماڵ و مناڵی خۆی سەر کەسابەتی خۆی خەڵک لە پێکەنین و گەشت و گوزاری خۆی ناکەوێت کەواتە ئەوەی زەرەرمەندی یەکەمە ئەگەر عەمەل بوو ئەم شوێنە نەکات ئەو کەسەیە کە ئەمرێ بە ڕوتە ڕەجاڵت دی بۆ ئێرە کردەوەی بۆ ناکات یەکەم شتکەوە وای لە ئێمە کردووە بیرمان لای ئەم شوێنە نەبێت ئەم دنیا فانیەیە کەوا ئێمە باوشمان لێداوە بۆیە خۆی پەروەردگار لە قورئانە فەرمێ فلا تغرنكم الحياة الدنيا ئەمان نەکەن ژیانی ئەم دنیا بە فریوتان بات گومڕاتان کات ئەم شوێنەتان لە یاد کات چونکە ئەم شوێنە پێویستی بە توێشووە پێویستی بە عەمەل و کردەوەی چاکە وەکوتم نە ئەلقاب و نە ناو نە جوانی و نە شوهرەت و نە ناو بانک هیچ شتێک لێرە نایخوات
إلا عملي صالح لسر أو إسلام نبي لسر هر برنامجي تربي ليرة يا رنجروا بيت مامۆستا شتێکەیە کە زۆرجار باس دەکرێت دەوترێت مردووەکان ئەگەر ینی پێیان خۆشە ینی دووبارە بگەڕێنەوە چیان هەیە چی ماڵ و سامان و سەرۆت و سامانێکیان هەیە بێن بە عملێکی چاک بێن بە دوو ڕەکات نوێژ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ هەر کەسێ بێتە ئەم شوێنە ئیلا تەمەناکە بگەڕێتەوە بۆ دنیا تەنانەت ئیمانداریش کەسێک کە بێباوڕە ئەهلی فسق و فجور و خراپەکاریە کە دێتە ئێرە ئەو ناڕەحەتیا بینێ یەکسەر داواکە ئەڵێ خوای گیان ئرجعونی بۆ لعلی ئەعمل صالحا فيما تركت ئەو تەمەنە زۆری کەوا من بەڕێم کرد خوام تایە نەپەرست ئێستا ئەمەوێ بمگەڕێنیتەوە خوای تیا پەرستم کەلا هەموو جوابەکان کەلایە و ئینسانی ئیمانداریش کە دێتە ئەم شوێنە هەر داوای گەڕانەوەکە چونکە ئەو نەعیمە خۆشە بینێت ئەو ئیستیقبالە جوانی مەلائیکەکان ئەبینێت ئەڵێ من بگەڕێنەوە بۆی جارێکی تر کردەوەی جوانتر بکەم باشتر بکەم زۆرتر بکەم تا بۆی ئیستیقبالەکەم جوانتر بێت بۆیە ئێرە شوێنی نەدامەتە بۆ هەردوو لە بەڵام ئەوەی کەوا جواب ئەداتەوە ڕزگاری ئەبێت ئیتر فقط ئەنجح و ئەفلح. مامۆستا گیان سەبارەت بە گیانکێشان جیاوازی چۆنیە لە نێوان ئیماندار و لە نێوان کەسێک کە تاغوت و پێبڕوا بێت. ژیانی ئینسانی ئیماندار لەگەڵ بێباوڕە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ئیما مستریح و ئیما مستراح من. ئینسانی ئیماندار کاتێک ئەمرێ ئیسراحەت دەکات لە ناڕەحەتی لە کەسابەتی یعنی ڕاکە لەم ژیانە ناڕەحەتیە لە جەرگ سووتان لە نەخۆشی لە ناخۆشی لە بڵای دنیا ڕزگاریە بێت بەڵام کەسێکی بێباوڕ کە ئەمرێت مستراح من خەڵک لە دەستی ئیسراحەت دەکات ئەهلی گەڕەک ئەڵێن الحەمدولله ئەم بەڵایەمان لە کۆڵەوە بوو شارەکە هەمووی لە فەیسبووکان و سوپاس ستایش بۆ تۆ خوای گیان ئەم کەسە خراپەکارە لە ناومان ڕووی بەڵام ئینسانی ئیماندار کاتێک کە ئەمرێت رسول الله صلی الله عليه وسلم ئەفەرمێت ئینسانی ئیماندار کاتی ڕۆ کاتە قیامەت و پشتی لە دنیایە و بەرەو قیامەتی خۆی ئەڕوات کۆمەڵێ مەلائیکە لە مەراسمی ڕوحکێشانی ئەم کەسەیە ئامادە بن بیض الوجوه دەموچاویان زۆر سپی و جوانە جلوبەرگەکەشیان سپیە مەد البەسەر تا چاو بڕکات مەلائیکە بە دیار سەری ئەم ئیماندارەوە کفنێکیان پێیە کفنەکە لە بەهەشتەوەیە بۆنێکیان لەو کفنەداوە لە بەهەشتەوەی هێناوە ناوی حەنووتە وحەنووت من الجنة مەلائیکەی ڕوحکێشان کە مەلەک المەوتە ئەمر بەم ڕوحە ئەکات دەرچۆ ئەی ڕوحە پاکەکە بۆ ڕەزابوونی ئەڵڵه پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئەو ڕوحە ئەوەندە بە ئاسانی دەرەچێە چۆن قەترەیەک ئاو لە گۆزەیەکی ئاو بە ئاسانی بەرئەبێتەوە ئەم ڕوحی ئیماندارە ئاوا بە ئاسانی لە گیانیا دەرەچێت پاشان بەرەو ئاسمانەکان بەرزە بێتەوە ئەگا بە هەر ئاسمانەیە ئاسمانەکان گشتیان ئەڵێن خەڵکی ئاسمانەکان ئەڵێن ئەم ڕوحە پاکە کیە ئەمە چه کەسێکە هاتووە لە دەرگای ئاسمانی داوە تا ئەوەی ئەیبن بۆ حەوت طەبەقەی ئاسمان لەوێ کتابێک هەیە ناوی کتابی علیینە خوای گەورە فەرمێ ناوی ئەم عەبدەم لەم کتابەیە بنووسن پاشان ڕوحەکە ئەهێنرێت بە جوانی لە ناو کفنەکەیە دائەندرێت لە ناو گۆڕەکەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێت دوو مەلائیکە دێن بە ناوی نەکیر و منکەڕ فەیوقعیدانیه وەیوجلیسانیه لە ناو گۆڕەکەیە چۆن ئێستا من و تۆ دانیشتوینە ئاوا دامانە نیشێنن پرسیاری ئەڵڵات دێکەن کێ خوات بووە لەسەر چ مەنهەج و لەسەر چ بەرنامە و پرۆگرامی بوویتە پرسیاری ئیسلامت لێکەن و پرسیاری پیاوە کە ناوی چی بوو کە هات بۆ ناوتان و داوەیە کرد و آخر پەیام و ڕیسالەی پێبوو ئەگەر ئیماندار بێت هەر سێ جوابەکەی پێیە ئەڵڵا خوان بووە و ئیسلامش منهج و پرۆگرامم بووە و محەممەدی کوڕی عەبدوڵڵاش عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەر و پێشەوان بووە خوای گەورە لە ئاسمانەوە ئەفەرمێ ئەن سەدەق عەبدی عەبدەکەم ڕاستی کرد چونکە لە دنیایە بەڕاستی شوێنی ئەڵڵا کەوتەوە مامۆستا پێغەمبەری عەزیزمان صلی الله عليه وسلم دەفەرمێت ئالەم وێزگای ڕزگار بێت تەواو کار و کردەوەکانی ئاسان طبعا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ما رأيت منظرا هیچ منظر و دیمەنێکم نەدیوە إلا والقبر أفضح منه أفرمي إلا قبر لو ناشرين تربوه أخوة هيج ديمانيا بقد أم ديمانا ناشرين ليرة نواي فاي هي نكاربا هي نسيسم هي نأو هي هيج نية هيج خزمة گزاريكي لينية أجر إيمش لقل يا نابين خو أوان هزب إيما ناكن أوان ناتوان دل خوش بن ببوني إيما لنا أم قرصانية
کەواتە خۆت بە تەنیای لێرە ئێرە زۆر ترسناکە ئێرە زۆر ترسناکە ئەگە کردەوەی بۆ نەکەی خوا پەنامان بات بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ القبر أول منازل الآخرة گۆڕستان یەکەم وێزگەی قیامەت لێرە ڕزگارت بوو فما بعده أيسر ئەو لە ئاسانە بەڵام لێرە لە جوابی مەلەکەکان هەردوو مەلائیکە کە ڕزگارت نەبوو فما بعده أشد وأشر زۆر ناڕەحەتیە پەڕێت لێرە منطلقی ڕزگار بوونتە لە ناڕەحەتیەکان بۆیە یەکەم شەو ئیماندار لێرە زۆر ئیسراحەتە نەبیری لای مناڵە نەبیری لای مناڵە نەبیری لای کەسوکار و لە لای پارە و لە لای سەروەت و سامانە بیری لای هیچ نییە لە نەعیم لە خۆشی و لە نەعیم و لە خۆشی بەهەشتا ئەژی چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ دوای ئەوەی جوابی مەلائیکەکان ئەداتەوە خی گەورە فەرمێ فەرشێک بێنن ڕاخەرێ بێنن لە بەهەشت بۆی داخن و دەرگایەکیشی بۆ بکەنەوە لە بەهەشت دوای ئەوەی جوابی پرسیارەکان ئەداتەوە خی گەورە دەرگایەکی لە جەهەنەما بۆ کاتەوە ئەفەرمی ئەوە بینیوە ئەڵێ بەڵێ ئەڵێ ئەگەر جوابی ئەم پرسیارانت پێ نەبوایە تۆ شوێنت ئەوێ بوو بەڵام کە بەهەشتی پێپشانەدەن ئەڵێن بۆ هەتایە تۆ ئەرێرە لە ڕەوح و لە ڕێحان و لە خۆشیەکانی بەهەشت بۆ دێ تا ئەوەی بە یەکجاری کەون تێکەچێ و حیساب و کتابی هەموو ئینسانەکان دەست پێکا و بەرەو بەهەشت ئەم ئینسانە بەڕێکرێت ماوەسا پێغەمبەری عزیزمان صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکی دیکەدا ئەماژە بۆ دەکات کە ژیانی ناوگۆڕ بۆ کەسی ئیماندار وەکو باخچەیەک لە باخچەکانی بەهەشت ئەمە چۆن نیەشیکردنەوەیکی ئەومان بۆ بکەین ئەم شوێنە کە ناوی گۆڕە ناوی گۆڕستانە یا باخچەیە لە باخچەکانی بەهەشت یا بیرێکە لە بیرەکانی جەهەنەم خوا پەنامان بە ئێمە ئێستا نازانین لێرە چییە گوزەرێت ئێمە ئێستا نازانین کێ لە خۆشیایە و کێ لە ناخۆشیایە ئێمە زاهیرە بینین ئەبینین سیرەکەی نەها کێ لە قەبرەکان شتی لێ نووسراوە سەر هەموو قەبرێ بەم بەهارە ئەبینین گیا بەرزەوە بۆ سەوزاویە بەڵام نازانین ناوەخنی ئەم گۆڕە ناڕەحەتە یا لە خۆشیە ئاژێت و ئینسان ئیماندار کاتێ دێتە ئێرە لە یەکەم لەحظەیە ئەزانێ شوێنەکەی خۆشەیان ناخۆش چونکە إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا أو كاتي روح سبيريت چونکە لەسەر ئەو دینەی خوا بەردەوام بوویتە یعنی هیچ شتێک تۆی لەڕ ئەو دینە دەرنەکردووە یعنی نەپارە نەمەنسەب ناخۆشی ناخۆشی هیچ شتێک تۆی لەو منهەجە دوور نەخستوێتەوە یەکەم مژدە پێت ئەڵێن مەلائیکەکان ئەلا تەخافوا ولا تحزنوا نەترسی لە بینینی ئێمە نەترسی لە منزەری مردن نەترسی لە ئازار و ئەشکەنجەکانی مردن وخەفەتیش بۆ دنیا مەخۆ وأبشروا بالجنة التي كنتم توعدون مجدد لێ بێ هەر لە ئێساوە ئەو بەهەشتەی ئێمە وعدمان دابوو بە تۆ لە قورئانە ئەتخوێندەوە ئەو بەهەشتە تەجری من تحتها الأنهار مجدد لێ بێت نحن أولياؤكم في الحياة الدنيا ئێمە چۆن لە دنیاە وەلی و هاوڕێ و ڕەفیقی ئێوە بووین وفي الآخرة لە قیامەتیشە هەر بە هەمان شێوەیە ئێمە ڕەفیقتانین ئەگەر ڕەفیقی کۆڵانت نەما زانکۆ و دراوسێت نەما ئێمە ڕەفیقتین وأبشروا بالجنة التي كنتم توعدون نحن أولياؤكم في الحياة الدنيا وفي الآخرة ولكم فيها ما تشتهي أنفسكم إتردلتان حزيبة شيء لإيريا هي لدنيا جاري ويا حزل لسياريكي جوانا باردنية بكري حزل لخانوية باردنية حزل لهاوسريكي جوانا باردنية كاكا أدني بيش كشتي كان بلام ناتواني بيقوازيتوا لبر أو بارد بينية ولكم فيها ما تشتهي أنفسكم للدنيا حزد بتشيبوا يسالي رخواي جورا هم أواتكان تهينتدي بويا کەسی ئینسانی ئیماندار لە یەکەم لەحظەی دەرچوونی ڕوحیا ئەزانی ئەهلی باشتە بۆی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ کاتی ئیماندار هەڵ ئەگیرێ بەرەو قەبرستان بەڕێکرێت هاوار ئەکات ئەفەرمێ قەدیمونی پەلە بکەن کاکە گیان پەلە بکەن پێشم خەن بم بۆ گۆڕەکەم چونکە شوێنەکەی خۆی بینی و ئەزانێ چی شوێنێکە بەڵام ئەگەر ئیماندار نەبێت ئەهلی خراپە و خراپەکاری بێت هاوار ئەکا یا وەیلەها کورە هاوار بۆ ئەو جەنازەیەم هاوار بۆ ئەو لاشەیەم ئەینە یەذهبون بها ئێوە بۆ کوێی ئەبن چونکە ئەزانێ شوێنەکەی زۆر ناڕەحەتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی هەر ئینسانێک گوێی لە هاواری ئەو مردووە بێ ئەو بێ باوەڕە بێت لە سەعیق یەکسەر ئەو کەسەش ئەمرێت ئەوەندە یعنی ئەوەنە بەتونی هاوار ئەکا ئەوەنە دیمەنەکەی ناڕەحەتە یعنی ئەگەر زینوویەک بیبینێت هاوارەکەی چەندێ گەورەیە چەندێ لە خۆی ئەدا چەندێ ناڕەحەتە ئەو ئینسانە لە حیبەتە ئەمرێت بۆیە ئێرە لە ئێرەوە خۆشیەکان بەدەرەکەوێت و لێرەشەوە ناخۆشیەکان بەدەرەکەوێت ئەمە سەیتەڕەی یەکەمە لێرە پرسیارەکانت جواب دایەوە کە چوویتە ئەو دیوە ئیتر نەعیمە خۆشیەکە یعنی ما لا عین ڕەئەت
نەچاو بینیوێتی ولا ئوذون سەمیعت نەگوێ بیستێتی ولا خەتەڕ على قەلبی بەشەر بە خۆتوڕەی دڵی هیچ ئینسانێکی شان هاتبوو. مامۆستایان زۆرێکن کە سەردانی گۆڕەکەن یان خود زۆر جار ناڕەحەتێکی ژیان وای لێ کات ئاوات بە مرد نەخوازێت، یعنی زۆر جار دوعا کاڵێ بمرم ئەمە ڕێگەی پێدراوە ئەمە جائزە. یا ئەیها الذین آمنوا اصبروا وصابروا. خوای گەورە ڕووی خیتابی ئێمەیە، ئارام بگرن. ئینسان لە دنیاە هەچەندێ ناڕەحەت بێت ئەبێت چاوەڕێی ئەجەلی خوا بکات، نابێت تەمەنای مردن بکات، چونکە ئێمە نازانین زۆر جارە و کەسەی خۆیە کوژێت لە ناڕەحەتی دنیاە خۆیە کوژێت، لەبەر قەرزاری خۆیە کوژێت، کێشەی خێزانی هەیە خۆیە کوژێت، یعنی خەم و خەفەتێکی زۆری هەیە خۆیە کوژێ. وازانێ ئەگەر بێتە ئێرە ڕزگاریە بێت. ئێرە ئەگەر ئەهلی ئیمان نەبی چاڵێکە لە چاڵەکانی جەهەنم ناخۆشیەکان لێرەوە دەست پێکات، نەک ئینسان بڵێ من تەواوی تر خەویەکە و لێم ئەکەوی تر بۆ هەتایە خەبەرم نابێتەوە. نا واللهی چۆن لە دنیاە خەبەرمانە بێتەوە لێرەش خەبەرمانە بێتەوە. ڕاستە بینەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمیێ ئەگەر زۆر حەستان لە مردن بۆ ئەم دوعایە بکەن، اللهم إن كانت الحياة خيرا لي، خوايا ئەگەر ژیانی دنیام بۆ باشترە فحینی ما كانت الحياة خيرا لي، بمژێنە مادام ئەم ژیانە باشترە بۆ من. ئەگەر دنیاشم بۆ خراپە توفني إذا كانت الوفاة خيرا لي، ئەگەر بۆم باشترە مردن خوايا بمرێنە، ئەو ئەمانەتەی کەوا لەسەر شانمە ئەو ڕوحەی لاشۆ لە جەسەدم دەری بێنە ئیلا لەو حاڵەتەیە ضرورە. و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمیێ سەردەمێک دێ و ئازانم چەندین کەس ئێستا ڕەنگە خەڵکی ئەم ئاواتەی خواست بێت، ئەم تەمەنایی کرد بێت. دەفەرمێ لە قیامەتە خەڵکی وا هەیە ئەداتە تەک گۆڕا ئەڵێ یا لەیتەنی كنت مەکانە، خۆزگە من لە شوێنی تۆ بوومایە. ئەوەنە ناڕەحەتیە بینیە، ئەوەنە کچەکەی دەردێداتیە، ئەوەنە کوڕەکەی دەردێداتیە، ئەوەنە بەدەست دنیاوە ناڕەحەتە بێت کە داتە تەق قەبرێکە ئەڵێ خۆزگەم بەخۆی، یعنی وا ئەزانی ئەم ئیسراحەتی کرد بە مردنی ئەمیش ئیتر ئەمیش ئیسراحەتەکات. بۆیە تەمەناکردن بۆ مردن خراپە ئیلا ئەو کاتە نەبێ کە ئینسانی موسڵمان ئەگاتە حاڵەتێک کە هیچ دەرچۆ ڕێگەیەکی نامێنێ، دەرگایەکی نامێنێ، بڵێ خوایە گیان ئەگەر ژیانی دنیام باشترە بمهێڵەڕەوە، ئەگە مردنیشم باشترە ئەمانەت کڕ بێبسەن. زۆر باش مامۆستایان پێم خۆشە گوزەر بکەین بە نێو گۆڕەکانداوە لەگەڵ کۆمەڵی پرسیاری دیکە هەیە. ڕاستی بەڕستی زۆر سپاس دەکەم. مامۆستایان کە سەردانی گۆڕستانەکەی بەڕێستان چ شتێک زیاتر دەبێت تەمایی سەرسوورمان بۆت؟ ئەوەی ئەمڕۆ زیاد سەرنجی منی ڕاکێشا بینینی دوو گۆڕ بوو. گۆڕێکیان نووسرا بوو ئەمە لە ساڵی 1940 لە دایک بووە، لە ساڵی 2023 کۆچی دوایی کردووە. گۆڕێکی تر نووسرا بوو ئەم گەنجە لە 2000 لە دایک بۆ لە 2020 کۆچی دوایی کردووە. مقارنەی ئەم دوانم کرد، خوای گەورە 80 ساڵ تەمەنی بەخشی بە ئەو پیاوە، بەڵام 23 ساڵ تەمەنی بەخشی بە ئەم گەنجەی، کەواتە ژیانی دنیا ئەرقامە، ژمارەیە، 8 بیا 20 بیا 25 لە کۆتاییە هەمومان دینە ئێرە. بۆیە هیچ ئینسانێکی ژیر و عاقڵ وا بیر ناکاتەوە بڵێ من 80 ئەژیب. ئێستا ئەو قەبرە 10 ساڵ ژیاوە، بەڵام ئەوی تریان 50 ساڵ ژیاوە. ئەمەی کە 10 ساڵ ژیاوە بە تەما بوو 100 ساڵ بژێت، ئەویش بە تەما بوو 150 ساڵ بژێت. بەڵام ئەجەل نادیە، ئەجەل دەرفەت و بوار نادا بە هیچ کەسێک. ئێستا ڕۆژانە دەیەها گەنجە، بەڵام کەمترین بەمەنەم. ئیمامی شافعی قسەیەکی جوانی هەیە بۆی هیچ ئینسانێک بێ ئاگا نەبێ لەم شوێنە. ئەفەرمێ تەزەوت من التەقوى فإنك لا تدري، هەتا ئەتوانی لەخوا بترسە، تا ئەتوانی ڕووبکە خوا، نزیک بەرەوە لەخوا. فإنك لا تدري إذا جن الليل هل تعيش إلى الفجر. باشە ئەگەر شەو داهات تۆ بەتەمای بگەیتە بەیانی، هیچ کەسێ زەمانی داوە، زەمان هەیە. من ئەم سەعاتەم کڕیوە زەمانی 2 ساڵیان لەگەڵا داناوە، بەڵام هیچ ئینسانیە کە لە دایکە بێ خۆیگار دقەیەک زەمانی پێ نابەخشێ. بۆیە ئیمامی شافعی قسەی زۆر جوانی ئەفەرمێ فەکەم من سەقیم عاش حینا من الدهر. زۆر لە نەخۆشە بوو لە خەسەخانە ئیزنیاندا وتیان
24 کات ژمێری تر ئەمرێت 48 کات ژمێری تر کاتمان بۆی داناوە ڕەنگە بمرێت بەڵام ێستا بینیم 20 ساڵە 30 ساڵە ئەژێت وەکەم من صحيح مات من غير علة چەندین گەنجیشمان بیری لە ناو جێگەی وفاتی کرد لە ناو سیارەکە سیارەی لێخوری گەشت و گوزارە بوو بۆ چەند کەسمان بینی لەسەر ستەیج گۆرانیەوت چەند کەسمان بینی لە کاتی هەڵپەرکەیە لە کاتی مەشروب خواردنەوەیە لە ئەو پەڕی جە و سەفا و جەوی خۆیان بوو بەڵام مردن هات ئەمانەتەکەی لێسەنە و ڕەحی لە گیانی دەرکرد فەکەم من عروسی زەینوها لزەوجیها خوا چەند بووکمان بینی لە ساڵۆن ڕازانو بیانەوە جوان سیاریان ڕازانو بووە لە گەشتی خۆیان نابوون بەتەما بوون یعنی مانگی هەنگوینی بەڕێ بکەن بەڵام کەوت نەژێر سیارەیەکە وفاتیان کرد شەو گەیشتن بە یەک باشە بەڵام هیچ سەوبەکە بەیانی هەردووکیانی کوشت کەواتە ئینسانی موسڵمان بە هیچ شێوازێ نابێ غافڵ بێ لە مردن نابێ بێ ئاگابێ لە مردن من نازانم ئیمڕۆ ئەمرم یا بەیانی یا 100 ساڵی تر اینجا ئینسانی موسڵمان دایمەن ئەوە لێک باتەوە ئەوەی ئیمڕۆ ئەمرێت بەتەما نەبوو بمرێت بەتەما بوو زۆر بژێت بەڵام قەدەرەن سیارەی لێدا بەر شتێکەوت نەخۆشیکی کوتوپڕ کوشتی هیچ ئینسانێک نابێ زەمان بۆ خۆی دابنێت بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تشبیه نەبێت دەستی دایە سەر شانی عەبدوڵای کوڕی عومەرە ئەفەرمێ ئەوە شانی گرتم فەرمووی ئەی عەبدوڵڵا كن في الدنيا كأنك غريب لە دنیاە وەکو غەریب بژێ غەریب یعنی کەسێکی نامۆ کەسێک لە وڵاتانەوە یەت بۆ ئێرەیان ئێمە ئەڕین لە وڵاتانەوە نامۆین ئیشمان نادەنیە نەخۆشەکە نازانین بڕین بۆ مستەشفایە تیان گەێنین چی نەخۆشیەکمانە ناموین بە هەموو شێوازی دیمەنی شارەکە وڵاتەکە نامۆی فەرمووی وەکو نامۆیە بژێ ئەو عابری سەبیل ڕێبوارە ڕێبوار چیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی دنیا بە نسبەت منەوە وەگە وایە ڕێبوارێک لە ژێر دارێکە تۆزێ ئیسراحەتەکات استظل تحت الشجرة لەژێر دارێکە کە ئیسراحەتەکەم ثم راحت وتركها پاشان کە ئیسراحەتم کرد بەجێی هێڵم ئینسانی موسڵمان ئەبێ ئاوا بڕوانێتە دنیا بەڵام ئەگەر تۆ بڵێ من بۆ هەمیشە ئەمێنمەوە ئەو کاتە ناتوانانی دیندار بیت و ناتوانانی بیر لەم شوێنە بکەیتەوە بۆیە زۆربەی هەرە زۆری خەڵک ئێریان لە یاد کردووە ئەوە نەتیجەکەیەتی کەەوە ئەیبینیت ئەوسا پێشەوە ناسری سوبحانی ڕەحمەت و ڕزای خوای لێبێت فەرمێت ئەو کەسانەی کە زۆر یادی مردنەکەن هەمیشە بەردەوام دنیا و ئەو شتانی کە لە دنیادا هەیە بە بچووک سێریەکەن یەکێک لە پیاوچاکانە فەرمێ هەر کەسێ زۆر یادی مردن بکە خوای پەروەردگار سێ خەڵاتیە داتێ یەک لەوانە تعجیل و تەوبەی بە قسمەتەکات جا هەر کەسێک تەوبەی بە قسمەت بوو پەشیمان بۆ لە تاوانەکانی خوای گەورە وەکو مناڵێکی ساوام مامەڵی لەگەڵاکات التوبة تجب ما قبلها توبة همو گوناهێک گەسڕێتەوە کەواتە هەر کەسێک زیاد یادی لای مردن بێت پەلە تەوباکات واز لە گوناحێنێت ئەمە خەڵاتی یەکەم خەڵاتی دووەم ئەو ماڵەکەمەی کە هەیەی خوای پەروەردگار قەناعەتێکی جوانی بۆ دروست دەکات ماڵ و مناڵێکی جوان ماڵێکی کەم ئەگە سیارەکەی مۆدیلیشی بەرز نەبێ خانووەکەشی زۆر گەورە و فراوان و بە مۆدیلات دروست نەکرابێ خوای گەورە دڵخۆشێکا بە ئەو ماڵە هەڵپی دنیا ناکات یعنی پارە لەسەر پارەکۆ کاتەوە نە ئاگای لە ماڵ بێ نە ئاگای لە مناڵ بێ نە ئاگای لە قیامەتی خۆشی بێت وەسێم خەڵات کە پێی ئەبەخشێت جۆرە نەنشاط و چالاکیە کە داتێ لە عیبادەتە یعنی لە کاتی نوێژەکانە زۆر چالاکە لە کاتی قورئان خوێندنا زۆر چالاکە پارەی هەبێ خێرا حەج و عومراکات پارەی هەبێ ماڵی فەقیر و هەژار ئاوەدانەکاتەوە بە هەر حاڵ خەیر لە هەر کوێیە بێ ئەم کەسە لەو شوێنەیە بەڵام هەر کەسێک ئێرەی لە بیاد نەبێ خوای گەورە بەسێ عقوبەیە دات هەر کەسێک مردنی لە یاد نەبێ بیر لە مردن نکاتەوە خواسی عقوبەیە دات یەکەم تەوبەی پێ نابەخشێت سبحان الله ئەگەر ئینسان بیر لە مردن نکاتەوە بیری لای تەوبە نییە ئەڵێ من نامرم کەواتە بۆ تەوبە بکەم بەردەوام لە کافتریا لە نادی لە شوێنی خراپەکاری تەنانەت ئامادەیە خیانەت لە خێزانەکەشی بکات گوێی لێ نییە ئەسڵ ڕۆژێ لە ڕۆژان ناوچەوانی نزم کات و نەوی کات سوژدەیە بۆ خوا بەرێت خوای گەورە تەوبەی پێ عەتا ناکات دووەم هەرچیەکی هەیە پێی ڕازی نییە سبحان الله ڕەنگە خاوەن 1000 دەفتەر بێ 100 دەفتەر بێ خاوەن 5-6 خانووە سەیاری زۆر باشی هەیە بەڵام دڵی دایمەن نامورتاحە چونکە بەتەمای مردن نییە ئەڵێ بۆ فڵانە کەس هەیەی من نیمە خوای گەورە دڵێکی قەنەعەتی ناداتیە بە قەنەعەتی ناداتیە سێیەم شت دایمەن لە عیبادەتە خاوە تەمەڵە تااقەتی نوێژی نییە نوێژی بەیانیان ناکات چونکە ئەو نەسەر قاڵە بە دنیاوە ئەو لە هەوڵی کۆکردنەوەیەوە بەتەمای مردنش نییە باشە
یعنی پارەی هەیە تا ئێستا عومرەی نەکردووە، پارەی هەیە ناتوانێت بچێت بۆ حەج، پارەی هەیە لە دەستی نابێتەوە براکەی لە کرێچیایە براکەی خۆی ڕزگار کات، پارەی هەیە ناتوانێت ڕەفیقێکی هەیە چەند ساڵە بێخانووە بێ سەیارەیە بێ پارەیە، یعنی دەرەتانی نەخۆشیەکانێتی پارەی نییە دەرمان بکرێ ناچێت بۆی بکرێ، هەر کۆیە کاتەوە هەها مالی 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 تا ئەو کاتی دێتە ئێرە ئەنجا کە زانێ ژیانی حەقیقی ئێرەیە، چونکە ئەسەرێکەیە ئەفەرمێ الناس نیام، هەموو ئینسانەکان خەوتون وئیذا ماتوا انتبهوا، کاتی ئەمرین و دینی ئێرە ئەنجا خەبەرمانە بێتەوە بەڕاستی ئێمە خەوتوین، من خەوتوم ئێوە خەوتون هەموو خەڵکی خەوتووە، بەڵام کاتێک کە ئەمانکەنە ناو کفنەوە ئەم ژیانە ئەبینین کە ژیانی بەرزەخە چاو ئەەکەینەوە ئەنجا ئەزانین کەللا بەڕاستی ئەوەی ئێمە دوای کەوتبین هیچی وانە بووە هەمووی سەراب بوو، كلا سوف تعلمون ثم كلا سوف تعلمون، لێرە هەموو شتێک هەموو حقیقەتێکمان بۆ دەرەکەوێت. ماوەسەیان برادێکم بینی لەسەر گۆڕێک دانیشتو بوو پێم خۆشە بچین بۆ لای کەمێک بیدیۆنی بزانین بۆچی لەوەیە وڵی منش پێم خۆشە سەردانی کێ بۆ سەردانی کێ هاتووە. زۆر باش فەرماوەسەیان فەرمو. السلام عليكم. السلام عليكم. براكم رخصت هي توزي دانشين لقلتها اشي قربان جان. السلام عليكم. اشي براكم. اشي برا عزيزم. اكري رسالك اللي بكم توزي بطاقتها بينم بوشي لسر ام قريت بم ايواره درنگا اوندينا ما وكاتي مغرب چی شتێ وای لە تۆ کردووە؟ وڵی مامۆستا ئەم برادەرم بوو، ئەم ساحێبی ئەم قەبرە ڕەفیقی مزگەوتم بوو. تەمەنی چەندێ بوو؟ تقریبان مالی 89 تقریبان 34 ساڵێک 33 ساڵە. چەند ساڵ پێش ئێستا وفاتی کرد؟ 2008 2008 یعنی ئەو کاتە تەمەنی تقریبا 30 ساڵێکە، ینی بە گەنجی وفاتی کرد. بەڵێ بە گەنجی وفات. بە حادیسەیە بە نەخۆشی. وڵای مامۆستا ئەم پیاوە لە ناو مزگەوتا بوو، لە میحرابی مزگەوتا وفاتی کرد. ڕۆژی جومعە لە میحرابی مزگەوتا خەریکی خوێندنی سوورەتی کەهف بوو. کتوبڕ لە کاتی خوێندنی سوورەتی کەهفە وفاتی کرد، پێشەوەی جەماعەت پێشەوەی وتاری جومعە دەست پێ بکات. ئەم گەنجە هەر خۆی دیندار بوو، کەسێکی زۆر دیندار بوو. ئێوە هاوڕێ بوون هیچ کات ئاواتی خواستە بۆی کە ڕۆژێک لە ڕۆژان لە سوژدەیە وفات کە لە کاتی نوێژە وفات کە؟ بەڵێ ئەڕوەڵا نەخۆشیش بوو، هەموو جارێک دوعای ئەوەیە کردەی خوایە بە شێوازێک بمرم کە شایستەی ئەوە بێ کە من هاتوچۆی مزگەوتەکەم کلیلی مزگەوتی بەدەست بوو. ینی نەخۆشیش بوو لەگەڵەوەی کە نەخۆشی عەسابی لەگەڵا بوو، بەڵام هەموو ئاوات و مردنێکی ئەوە بوو. ئەنجا بێجگە لەوەش من خۆم چکە برادری نزیکم بوو وەسێتی کردبوو من وەسێتەکەی بینی بوو. یەکێ لە وەسێتانی کە بوو کە درختێ لە تەنیشتی قەبرەکەیەوە بنێژرێ، ینی هەر دایما مردنی لە یادا بوو، دایما بەردەوام لە ناو مزگەوتا بوو. مردنی ئەو یعنی چی ژیانێکی بە تۆ بەخشی؟ ئەو ڕاستە مردووە و ئێستا لە ژیانێکی تایبەتە ئەژی، بەڵام چی ژیانێکی بە تۆ بەخشی؟ وەڵاهی مامۆستا پێش ئەوەی ئەو بمرێت تۆ چۆن بووی لە ڕووی ئیمان و دینداریتیزانەوە؟ منیش هەر ئەهلی مزگەوت و ئەوە بووم، سپاس بەخوا هەر بەیەکەوە بووین لە ناو مزگەوت. بەڵام چ دەرسوانەیەکی پێت بەخشی؟ وەڵاهی دەرزوانەی زۆر پێبەخشی مامۆستا، چونکە وەفاتی ئەم بووە من چونکە ڕەفیقی نزیکم بوو زۆر ینی ناخۆش بوو لەسرم، تەنانەت تا یەک هەفتە من هاتوچۆی ئەم گۆڕستانەمە کرد، هاتوچۆی ئەم قەبرەمە کرد، ینی بەردەوام هاتوچۆمە کرد، دوعای خێرم بۆ کرد. تەنانەت ئاواتی ئەوەش مەخوازم و یاربی خوایە قەبرێ لەم قوبرانی تەنیشتی ئەم پیاوە بە نسیبێ من بێ. خۆی گەورە لێی خۆش بێ. وەڵاهی من حەزەکەم لێرەوە پەیامێ بۆ تێکڕای ئەو ئافرەتانەی و گەنجانەی ئەو برانی کەوا گۆمان لێ ڕاگرن. پەیامێ بنێرم عەزیزانی خۆم،
مردن حقیقەتێکە هەمومان پێیەگەین كل من عليها فان فەقیر بی دەوڵەمەند بی جوان بی ناشرین بی کورد بی عەجەم بی عەرەب بی لە کوردستان بی یا لە دەرەوەی وڵات بی لە هەر شوێنێک بیت أينما تكونوا يدرككم الموت ولو كنتم في بروج مشيدة چەندێ بەدەسەڵاتدار بی چەندێ دەسەڵاتدار بی چەندێ پارەدار بی چەندێ جوان بی چەندێ خاوەن هێز و توانا بیت تۆ ئەبێ بمریت واتە هەمومان ئەمرین بەڵام مردن لە پێناو چییە مردن لە چ ڕێگایەک عەزیزانی خۆم بە تایبەتی ئەم قسەیەم لەگەڵ گەنجانە ئافرەتان و پیاوانیش زۆربەتان دەستان داوەتە گوناح زۆربەتان دوای مۆدێلات و دوای دنیای جیهانگیری ئیمڕۆکەوتونە ئەو ڕێگەی ئێوە هەڵتان بژاردووە ڕێگەیەکی غەڵەتە وەرن وەکو ئەم گەنجەیەکەوە ئێستا ئێمە بەدیار گۆڕەکەوەین وەرن ڕووبکەنە خوا عاقیبەتتان خەیرە بێت چونکە هەر ئینسانی عاقیبەتی خەیر نەبێت نەماڵ ئیسفادەی بۆی ئەبێ مناڵ ئیسفادەی بۆی ئەبێت و هەر کەسێک عاقیبەت خەیر نەبێ بەڕاستی منتەڵەقی ناخۆشیەکانی لێرەوە دەست پێکات بۆیە وەسێتم بۆتانەوەیە پێش ئەوەی مردن یەخەتان پێ بگرێ یعنی گەڕانەوەیکی جوان بگەڕێنەوە بۆ لای خوا واللهی هیچ دیمەنیە هێندەی ئەم دیمەنە ناشرین نییە هیچ دیمەنیە هێندەی ئەم دیمەنە ڕاستەقینە و ڕاست نییە ئێمە ئێستا هاتوینە لە ناو شارێکی مردووانە قسە بۆ ئێواکەین وەکو الله أعلم ابن مسعود ئەفەرمێ یعنی خۆت دابنێ لەو کەسانی کەوا مردووی ئێمە مردوین بەڵام نانی زینووە خۆین بەڕاستی هەمومان مردوین چونکە پێش ئێمە خەڵکانی ڕۆیشتون و ئیمڕۆ خەڵکانی ڕۆیشتووە ئێمەش چاوەڕێیان نەکەین کاتێککە هاتینە ناو قەبرستانەوە ئێمە دوعایەکمان کرد سڵاومان لە ئەهلی ئەم گۆڕستانە کرد السلام عليكم دار قوم المؤمنين وإنا إن شاء الله بكم لاحقون دوای ئێوە ئێمە بەڕێدین دوای ئێوە ئێمە دین بۆ شوێنی ئێوە کەواتە مردنی ئەم گەنجە بەڕاستی حەق وایە من و تەواوی ئێوەی بینەر و بیسەر ڕاچەڵەکێنێت کە شوێنی ڕاستەقینەمان ئێرەیە بەڵام پێویستە مردنیە بمرین کەوا شیاوی باسکردن بێوەکو ئەم گەنجە جوانە بۆمانی باس کرد خی گەورە عاقیبەت و من و ئێوەش بەخێر بگێڕێت وامان لێ بکات بتوانین دیندار بین خواناز بین داوێن پاک بین چۆن ئەو کفنە سپیەکەنە بەرمان ئاوا بە جوانی و بە پاکی و بە سپێتی بگەڕێنەوە بۆ لای خی پەروەردگار آخر شتم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەموو جا دوعایە کرد ئەی فەرموو اللهم أحسن عاقبتي في الأمور كلها وأجرني من خزي الدنيا وعذاب الآخرة دائما أم دعاء بك بڵێ خوایە عاقبەت خەیرم بکە لە هەر شوێنێکا بوو لەسەر تاعەت و عیبادەتی خۆت ئەم گیانم ئەم ڕوحەم لە لاشەم دەرکە ئەوە باشترین دوعایە کە ئینسان بیکات و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەمیشە وەکو دایکە عایشە بۆمانە گەڕێتەوە ئەی فەرموو ئەم دوعایی زۆر ئەکرێ ئەی فەرموو ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار حسني دنيا بريتية لإيمان ولإسلامتي وللشصاغيكي باش دول همو مشاكل ومصائبك دنيا وحسني قيامت براسي بريتية لأم قرى كباخشية بلا باخشكاني بهشت خوي پروردگار لمنو لإيوش خوش بيت السلام عليكم ورحمة الله وبركاته يخوا دەست خۆش مامۆستاگیان خی گەورە پاداش باتەوە ئازان و خۆشەویستانمان تاعەت و ڕۆژووی هەموو لایەکتان قبول بێت ئینشاء الله لەخوای گەورە دەپارڕینەوە کە کار و کردەوەکانمان و ڕۆژۆکانمان فریاد ڕاست بێ بۆی کە ڕۆژێک لە ڕۆژان ئێمەش دەگەین بەم وێزگێ و ڕۆژێک دێت کە ئێمەش دەمرین و وەفا دەکەین تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ